جەمال هەر سەبارەت بە گرنگی کردنەوەی هاتوچۆ هێڵی ڕاستەوخۆ ینی فڕین لە نێوان هەولێر بۆ لەندەن بۆ خۆ دەزانین بریتانیا یەکێکە لە وڵاتە هەرە گرنگەکان ڕاستیژی گەشتێکی گرنگە زۆریش لە بریتانیا دەشت میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاک لاوەند شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من دەمەوێت بزانم ینی گرنگی کردنەوە یا فرین لە نێوان هەولێر بۆ لەندەن لە چیدایە؟ هەر لەبەرەوەی ڕەوەندی کوردی زۆر لە بریتانیا دەژین یاخود نەخێر کە فرین لە کوردستانەوە وا دەکا سومعەی هەرێمی کوردستان لە جیهاندا فراوانتر ببێت؟ شەوتان باش. تەوان من پێش کاتێک گەشتنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی لەندەن داتوێت پێشوازێکی گەرم لە هەموو بەرپرسانی فڕۆکەخانە پێکەم هێڵ بۆ ئەمڕۆ بە سەلامەتی گەشتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی لەندەن. بەڕاستیکردنەوەی ئەم گەشتە ئەمڕۆ وای کرد هەولێری پایتەخت بچێتە ئاستی ترەوە ئەوە بوو دەواازەی لەندەن بریتانیا توانیمان ببەستینەوە بە هەولێرەوە هەچ لە پێچی ئاماژەمە بۆ کردنی ئێمە هەموو کار دەکەین بۆ ئەوەی هەولێر بتوانین بیکردن ناوەندێکی ترانزیت بۆ بتوانین زیاتر وێستەکان بە هەولێرەوە باڵغن بەستین. بۆیە من ئێستا شوێنەکەشم زۆر گونجاو نییە، بەڵام ئەرۆ زیاتر بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسانەکەتان بەکار بم بە زمانی کوردی بە زمانی شێوی کوردی ناوخۆکە پێشوازی لە هەموو هاوڵاتیانی کوردستانی کرا و گەشتێکی سەلامەت گەشتن بۆ لەندەن. ئێستا فڕۆکە ئامادەیە بگەڕێتەوە هەولێری پایتەخت دوای 20 دقیقە ئەفڕێ بەرەو هەولێر. گەک لەوەن دەخوازم بزانم یانی دەستپێکردنی گەشتین ئاسمانی ناوبینە لەندن هەولێرێدا کارگەری لەسەر پەیوەندیان ئین ناوبینە لەندن هەولێر هەرێما کوردستان بریتانیادا دکە؟ خۆتان دەزانن کردنەوەی ئەم نەوع هێڵانە ئەم نەوع ئەڵێزانە زیاتر دەکەوێت مەسەلەن بۆی دەبواری بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و بەریتانیا بەخۆتر دەبێت و زیاتر دەکەی دەچەنە ئینشاڵڵا خۆتەیە و لە ڕوویی تر لە ڕووی باڵێن سیاسیتەوە هەرێمی کوردستان دەچێتە خۆناغێکی ترەوە کە هێڵی ئاسمانی ڕاستەوخۆ لەگەڵ لەندەن ئەمڕۆ بکرێتەوە و هەرچەندە کۆنسڵی گشتی بریتانیا ئەوەشی ئامادەکەی کە هەرچەندە بریتانیا دۆستی نزیکی کوردا بۆیە پاسی جنابی کۆنسڵی گشتی بریتانیا و پاسی تاگەحمیشار کە توانیان لە ماوەی ئەم چەند ڕۆژەی پێشێت دەکەت هەولیاندا هێڵەکە بە تەواتی موافقەتی وەرگێ دەبێتەوە. بۆیە ئەم هێڵا دەبێتە ئەوەی کە هەولێر جارێکی تەڵەبشتە خۆناغێکی ترەوە. هەولێر ئێستا حالە لەسەر ئاستی دنیا ئەمڕۆ میدیاکانی جیهان وەڵگەندەوەی میدیاکان لە ڕێگەیەکی چارەوە ئەم هەواڵەیان گواستەوە زیاتر لە 150 هەواڵم بۆ هاتووە لە تەلەفۆنەکەم کە دنیا ئەمڕاستی ئەمڕۆ بۆ بەڵێن جیهانی پێناویداوە کە ئەمڕۆ هەولێر بەرەندەوە بەستاوە. بۆ هیوادارین ئەگەر سەکان زیاد بکرێت بۆ ئێمە کار بۆ دەکەین کە هەفتانە بێنە سێگەشت و بتوانین بکەینەوە ئینشاڵڵا. باش کاک لاوەند بۆ خۆ دەزانی هێڵەکانی فرین ئەنی لە بریتانیا یەکێکن لە هێڵە هەرە بەناوبانگ و گرنگەکانی جیهان کار لەسەر ئەوە ناکەن کە هێڵەکانی تری بریتانیاش مەبەستم لە هێڵە بریتانیایەکانە ئەوانیش بێنە سەرخەت و سەردانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بکەن و ئەو هێڵانش بێن؟ بێگومان کە لەسەوە دەکەین کە ئەمڕۆ کە ئەم بربەستەمان شتان دەمەتوانیمان یەکەم هەڵ باڵێن بکەینەوە حتا ئەوانی خۆی اتفاقێکی دەولی هەیە لە بینی وڵاتی عێراق و وڵاتی بەریتانیا معاملە بالمثل بۆیە ئەوانی حەز لەوە دەکەن وتەبیید داری داوایان کرد وەڵام چاوەڕێی ئەویان دەکرد کە یەک باڵێن هێڵەکان دەستپێشخەر بن. ئێمە ئەمڕۆ دەستپێشخەریمان نواند و جێبەجێمان کرد و لە زۆر نزیکدا داوا لە هێڵەکانی ئاسمانی بەریتانیاش دەکەین بە پێچەوانەوە ئەوانیش لە وڵاتی بەریتانیا و بەرەو هەولێر بێن بۆ بگەڕێنەوە. تا لە سەوە دەکەین ئینشاڵڵا و ئێمە بەشداری پێشانگای گەشتیاری خۆتوانی لە مانگی 11 لە بریتانیا دەکەین بۆ زیاتر چاومان بە هێڵە ئاسمانیەکانی بریتانیا بکەوێت.
کەکێ لەوەندە هەروەها نوها گەشتێن ئاسمانی بۆ ناوێنە هەولێر لاندن دەت هەفتەیەدا ڕۆژێک دەبن ئەگەرا زێدە بوونا وان گەشتان گەلۆ هەیە؟ من گۆ دە هەفتەیەدا یەک گەشت هەیە ممکنە گۆ ئەف گەشت زێدەتر ببن؟ والله ئێمە توان بڵێن تا ئێستا هەفتانە سێ گەشت موافقەتمان وەرگرتووە بەڵام بۆەوەی کە ئەو سیستەمەی کە لە بینی دەنیوان فڕۆکانی هەولێر نێودەوڵەتی و فڕۆکخانەکانی بەریتانیا کە ئێستا حالیان بەکراوە بۆیە ترسی ئەومان هەبوو تەواو نەبێ ئێستا بە خۆشحاڵی و ڕادەگەین کە فڕۆکانی هەولێر بەسەر سیستەمێکی زۆر جیهانی تعامل لەگەڵ فڕۆکانی لەندەن دەکات بۆیە لە داهاتوویەکی نزیکدا گەشتەکان ئەبێتە سێ گەشت هەفتانە بەڵام لە چەند مانگێکی تر بۆیە هەولێر توانی سێ گەشت بکەین بۆ بریتانیا. بەڵێ باش کاک لاوەن ڕاستە ڕەوەندێکی کوردی زۆر لە بریتانیا هەیە و دەتوانن لەم ڕێگایەوە بە ئاسانی هاتوچۆی نێوان هەولێر و لەندەن بکەن بەڵام من دەمەوێت بزانم ئەی کارگۆ ئایا ینی فڕۆکەی تایبەتیش هەیە بۆ کارگۆ بۆ خۆ دەزانی ئێستا بەروبوومی هەرێمی کوردستان زۆرێکی دەچێ بەرەو ئەوروپا لە ناویاندا هەنارە پەتاتەیە هەنجووی نەشتی تر باشە کەواتە لەگەڵ ئەمەیە کارگۆش هاتوچۆ دەکا یان نا؟ خۆی کە هێڵی ئاسمانی توانی ئەم بەربەستە بکەنێ و هێڵەکە بکاتەوە دەتوانی لە عینی کاتی داوای بەڕسمی داوای کارگۆ بکات لە دەسەڵاتی فڕۆکەوانی بریتانی بۆی هیچ بەربەستێک نییە ئێمە لەسەرەوە دەکەین فڕۆکەکانی کارگۆ بێنینە هەرێمی کوردستانەوە خۆتان ئەزانن ئەو کۆمپانیای ئێمە باوەڕێن ئێستا حالیان وەکو تەنها پاسنجەرە بەڵام کۆمپانیەکی کارگۆ زۆر هەن و قسە لەگەڵ وان دەکەین کە بتوانن بێن بۆ هەولێر دایرێت بەڵام ئێستا خۆزگەخانەتوانم بڵێن فڕۆکخانەی هەولێر لە ئاستێکی زۆر بەرزدا لە مەسەلەی کارگۆ وەتوانم بڵێم یەک لە فڕۆکخانەکانی عێراقە کە بە دەرەجەیەک کارگۆی لێ دەگواتێتەوە. زۆر باشە زۆر بەڕێز لاوەن مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. زۆر سپاس بۆ